سەرەتا بەناوی خوا سوپاسی ئەو هەندەرانەکەم کە ئامادە بن بۆ پاڵپشتیانەکەیان و سوپاسی تیپەکەش بکەم کە ئەو پەڕی جوودی خۆیان سەرف کرد بۆەوەی براوە بین دوو گۆڵمان تۆمار کرد باشترین و نمونەیترین سیننارویە بۆ هەر تیپێک کە ڕووبدا وا دەکەوت کارێکە کۆتایی هاتووە بەڵام لە ناکاو شتێکی خراپ بڕوویدا لە ناو تیپەکەم کە ئاستی هوەری واروە ئاستی تەرکیز و لە ئاستی بەدەنیش دابەزینێکی زۆر بەرچاومان بەخۆبینی لە هێلی بەرگری ئەوش بە حکومەوە چەند یاریزانێکمان بە زمانی بە ڕۆژیەوە یاریان کرد وای کردکەوە گۆڵێک بینەوە بەخۆش دەزانین لە تۆپی پێ خراپترین ئەنجامەوەی کە لە دوو بە هیچەوە ببێتە دوو بەیەک لەسەر تیپەکەت لەو حالەتە لایەنی دەرونیەوە پێویستی بەوەیە زۆر زۆر بە بەرز ئامادەکرابیت تیپەکە اینجا تەرکیزی تیپەکەم هەر بەرەو خراپتر ڕۆی لە دوای گۆڵی یەکەم لە خلالی سێ خولەک دوو گۆڵیان کرد یاریەکان یەکسان کردەوە دوای ئەوە هەوڵی زۆرماندا چەند گۆڕانکارێکی زۆر باشمان کرد فشارێکی زۆر چەند دەرفەتێکی زۆر بەڵام دیارە تیپەکەم مۆفق نەبوو ئەوڕۆکە قسمەتی برنەوەی نەبوو ئەوە تۆپی پێەیە پیرۆزیان بێ ئەم خاڵە بەڵام ئێمە ناوەستین ئێمە چار یاریمان ماوە 12 خاڵمان ماوە شەڕیان لەسەرەکەین بە تاکید تیپەکەم ئینشاڵڵا بە یەکەمیان گروپە سەرەکەوێت زۆر سپاس یاریەکە لە ئاستێکی زۆر بەرزدا بوو دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم بەڕاستی توانیان لە پاشەوەی دوو گۆڵمان لێ تۆما کرا توانیمان بگەڕێنەوە ناو کەشەوە یاریەکە و دوو گۆڵی بەرامبەر بینەوە و چەندین هەڵی ئاسانجە دەست بدەین واروە سەبارەت بەیانە ڕوانز یەکێکە لەیانە باشەکانی پلە دوو لە کوردستان ئیمکانتێکی زۆر باشیان هەیە تیپێکی زۆر باش ڕێکخراون ئێمەش توانیمان لە ناو یاریگایوان ئاستێکی یەکجار بەس نیشان بدەین یعنی لە برنەوە نێزیک بن بەڕاست بەڵام تۆپانی شەروایە ئێستاش ئەمە هیوامان ماوە بۆ سەرکەوتن بە ڕێزی یانە پلێکەکان